ساید و نیوەکەی ناوبازاری ڕانیە دوای 10 ساڵ لا تەواو نەکردنی دوجار بڕیار درا بۆ تەواوکردنی موڵکی گشتی بفرۆشن. پندێکی کوردی هەیە ئەڵێ ڕۆنی خۆمان لە سمێڵی خۆمان نەدەنەوە. چالاگوانێکی مەدەنیش دەڵێت تەواو نەکردن و مانەوەی ئەم دوو سایدا بەم شێوەیە بووە تا پەڵەیەکی ڕەش بە ناوچەوانی بەرپرسانەوە. دەبێت لەبەوە دەست پێ بکەم مەتەڵێکی هەڵنەهاتوو جووتیاییدەکەی ڕانیە. پندێکی کوردی هەیە ئەڵێ ڕۆنی خۆمان لە سمێڵی خۆمان نەدەنەوە. حەسەب قسە دوای چەندین ساڵ لە پارە مانەوە تەواو نەکردنی ئەم پرۆژە و هەروە چەندین جار پارە تەرخانکردن بە ناوی ئەم پرۆژەوە پارچە زەویەکی گشتی یاخود مڵکی گشتی شارەوانی بفرۆشن. بەڵام حکوومەتی خۆمان قازە قەت بە قسانە تەڕ ناوێت بەسەر قسەی خۆم هەرەکەم. جادەوبانمان هیچ تەواو نەکراوە ئەگەر تەماشایەرەکەی ئەو دوکانانە هاتینە ناوەڕاستی جادەی ئەتۆ حکوومەتی سیمای ناشرینیت سمایکی زۆر ناشرینەیە تۆ گەر حکوومەتی یاین نەتوانێت سێ چوار دوکانانە لابەریت ئەیەت بۆ حکوومەتی. سەرۆکی شارەوانیەکانی ڕانیەش نایشارێتەوە کە ماوەی زیاتر لە 10 ساڵە نەیانتوانیوە ئەو دوو سایدا تەواو بکەن با پاساوی نەبوونی بودجە لەبری تەرخانکردنی بودجەی پێویست بۆ تەواوکردنی پرۆژەکەش لەلایەن حکوومەتەوە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا فرۆشتنی پارچە زەویەکی بە نرخی وەکو دەستکەوت و هەنگاوێکی گەورە ناساند و ڕایگەیاند ئەو پارچە زەویە دەخەنە زیادکردنەوە و قەرەبووی دوکانەکانی بازاڕی پێ دەکەنەوە. جێبەجێکردنی دووسایدی ناو شاری ڕانیە کە زیاتر لە 10 ساڵە کارکردن بەهۆی نەبوونی بودجەوە وەستاوەتیدا هەنگاوێکی زۆر گەورە هەنگاوێکی ستراتیژی و کارێکی شایستە لە سەرۆکایەتی شارەوانی ڕانیە ئەعلانکردنی پارچە زەویەکی گەورە لە ناوەڕاستی شاری ڕانیە دەکرێتە قەرەبوو بۆ ئەو خاوەن موڵکانەی کە لەم 200 مەتری ڕانیەکە تا ئێستا نەڕووخاوە دەکرێتە قەرەبوو بۆیان و تەواو نەکردن و مانەوەی ئەم پرۆژەیە بۆ هاوڵاتیان وەکو مەتەڵێکی لێ هاتووە و زیاتر لە 10 ساڵە بۆ تا مۆتەکەیەک بۆ خەڵکی ڕانیە و سیمایەکی ناشرینیشی بە شارەکە داوە. سەرەڕای دروستکردنی ئاستەنگی هاتوچۆ لە ناو شاردا لە دەروازەی ڕاپەڕینەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.